طالبه امرو للايان بوليسي هاتو تشوي سوران وقائمة خزانة ودي سوران وشاروان سوران هەڵمەتی دادانی تاسەی سەکان لەنێو کۆمان هەمزەرەکان دەستی پێکردووە کە پێشتر هاوڵاتیان هەرکەس لە بەردەم ماڵەکەی خۆیان لە کوچە و کۆڵانەکان ئەم تاسانەی دروست کردووە. ئێستا لێرە مەکانی شارەوانی ئەمڕۆ یەکەمین هەڵمەتیان لەنێو سەنتەری خەزانەوەندی سۆران دەست پێ کردووە کە تەواوی ئەو تاسە یاسانەی کە لە شەقام کۆڵانە سەرەکیەکانی نێو سەنتەری خەزانەوەندی سۆرانن دادەنێن و سنوری داره سربخوی سوان حوالاتی که زور هستان بدانانی تاسه نیاسی بناو کنند جوانت بوده بکاری اوی که خرید بیدار ریجه زوری تاسه اما تاسه که دادن برای دبیلران برابرتی حاکم سوان بشی اندازه حاکم دابره آقا خانه که دادن برای برابرتی حاکم سوان نیاسی بوی الان برای قایم مقامیت قضای نواندی سورانی نک تشکیل کرد که برابرتی حقوقی داره سوران باشی نوشار حقوقی نوشار دیده هر وقت قایم مقامیت قضای نواندی سوران هر وقت سرکی شورانی سوران دیده هر دستی به لابردنی گیش او خاصانه نکلن او اداره سنوری اداره نواندی سوران به زیاده روی درستی پیشتر او هەڵمەتە لای باڵندیان دەستان کرد چەند کاسە لەوێدا یەکەم هەڵمەت لە دەرەوەی شاری سووران لە سنووری گوندی باڵک تا کە هەودیان دەست پێ کرا 13 تاسە کە بە زیادەڕووی دروستکرا دادرا و هەروەها سێ شوێنیش کە لەلایەن کۆمپانیا و بۆری ئاو دانرا بوو ناوانیش چا نەکرا بوو ناوانی لەلایەن کۆمپانیا ئیفار کرا کە ئەو تاسانە دروست بکرێتەوە پێکتا بوو ئیشی لیژنەکەمان تەنها ئەوە نییە تاسەی زیادە ڕووی لا بدەن جگە لە لادانی ئەو تاسانە کە بە زیادە ڕووی دروستکران هەر شوێنێک زۆر شوێن هەنە لە جادە لە ڕێگا کە هەوڵان ڕووی لێدایە
دیمەنی ئێستای گەڕەکی شۆڕەشە لە سەنتەری قەزای ناوەندی سۆران کە تەواوی تاسە یاسایەکان لەلایەن و دووبارەش داوای کرد کە شتێران دەبی پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن لەبەرەوەی لادانی ئەو تاسە یاسایانە لە بەرژەوەندی هەم شوفێر و هەمیش خەڵکە بۆیە پابەندبوونی ئەوان دەبێتە هۆکاری ئەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ کەم بنەوە و شەقام و شەقامە سەرەکی کۆڵانەکانی بە هەمان شێوە سیمایکی جوانتریان هەبێت لەبەرەوەی لا کۆڵانێک کە تاسەی پێدا بێ شوفێر کە پێیدا ئەڕۆیە قسەنشین بە هەمان شێوە تووشی ناڕەحەتیە بێ بۆیە ئەوان پلانیان وایە دەرڕاوی سەنتەری قەزای ناوەندی سۆران درێژە بەم هەڵمەتە بدەن.